الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان. والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان؟ الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار. فبأي آلاء ربكما تكذبان؟ الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بینەرانی عزیز و خۆشەویست، سەلام و ڕەحەمات و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. لە دەستپێکە بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە گەرمترین و جوانترین و ڕازاوترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی دانە بەدانەی مسلمانانی جیهان بە شێوەشی گشتی مسلمانانی کوردستان بە تایبەتی تر ئەو مەجلیسە نورانیە و ئێوەی عزیز و خۆشەویست کە بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتون. دەخوازین خوای گەورە عیبادەت و پەرستەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان و سەرجەمی تەمەنمان بە باشترینی شێوە قبول کرد بێت و ڕاجیل و بەردەوام و عاقیبەت خێرمان کات. خۆشەویستان، لەگەڵ پۆلێک لە ستافی مامۆستایانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی دڵان لە خزمەتێەوەی عزیز و خۆشەویستا بین. لەگەڵ متەشیرینەکانی جەنابی مامۆستا ئەو مامۆستای زانێک کە لەگەڵمانە بەشدارن لەم
حەڵقەیە دەخوازین کە بتوانین کات و ساتێکی پڕ لە چێژ و خۆش جەژن ئاسا بە خزمەت ئێوەی خۆشەویستە عرضکەین کە ببێتە جێگەی ڕەزامەندی خوددا و ئێوەی ئەزیز و خۆشەویستیش لەگەڵمانە سوودمەند بن. لەدەستە ڕاستمەوە ڕێزدار جەنابی مامۆستا تاهیر لە خزمەت تێبین و هەر لە دەستپێکا جەژنە پیرۆزە خۆی بگەینی دواتریش ئینشاءڵڵا داوای لێ دەکەین کە هێندێک خۆشمان بۆ باس بکە بۆی کە جەژنەکەمان زیاتر بۆ بڕازم بکەین. مامۆستا جان جەژنی پیرۆز و عیبادەتت قبول. جەژنی جەنابەت پیرۆز بێ، جەژنی ئەم مامۆستا بەڕێزانە و ئەو ستافەی کەوا ئامادەی ئەم کۆڕە بوون، جەژنی هەموو لای پیرۆز بێ، جەژنی بینەران و گەلی کوردی مسلمان و گەلانی دنیا بە تایبەتی خەڵکی غەزەی زوڵم لێکرا و شەهید کرا و جەژنە پیرۆزیان لێ یەکەم داواکەم لە ڕەب العالەمین خوا سەربەرزی دنیا و قیامەتمان کە هەموومان لە خزمەتی دینی خۆیان بەکارمان بێنێ و عاقبەتمان بەخێر تەواو بکات. یا ربی خوای گەورە لێکی قبول بکات. دەست خۆش بێخوا. بەڕێز مامۆستا ڕزگار جەژنی پیرۆز و پرستشت قبول. خوای گەورە زەداتەوە جەژنی جەنابت و مامۆستایانی بەڕێز و وەگیش مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی و دایک و باوک و خوشک و برا و خێزان و منداڵ و خزمان و دۆست و برادەران، خوای گەورە سوبحانەهو وتەعالە جەژنی هەموو لایەک پیرۆز بکە و عەمەل و کار و کردەوەکان قبول بکە ئینشاءڵڵا. مامۆستای بەڕێز زۆر بەخێر بێ و جەژنی پیرۆز بێ. جەژنی جەنابشتان پیرۆز بێ. سەرەتا جژنە پیرۆزە لە ئێوەی بەڕێز و ئەمما مامۆستا بەڕێزانە و تەواوی مسلمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی دەکەم ئومێد دەکەم کەوە ئەو جژنە ببێتە مای خۆشی و بەرەکەت بۆ گەلی کوردمان و بۆ تەواوی مرۆڤ لەسەر تاسەری جیهان ئینشاءڵڵا. مامۆستا بکەبرجان یاخۆ بەخێرەوە و جەژنت پیرۆز بێ. خوای گەورە ساغ و سەلامەت و تەندروست باشت کە، خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول کە. منیش پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەت مسلمانانی کوردستانی خۆشەویست و ئەو مامۆستا بەڕێزانە کە بەشدار بوون لەم بەرنامەیەوە، بینەرانی ئازیز و خۆشەویست و ئەوانی پشکامیرەش خوای گەورە موفقیان کا سەرکەوت و سەرفراز بن لە دنیا و لە قیامەت. جەنابی مامۆستا شێرزاد جان جەژنت پیرۆز و خوای گەورە عیبادەت قبول کە ئینشاءڵڵا. یا ربی خوای گەورە جێژنی ئێوەش پیرۆز کە، جێژنی ئەو مامۆستا عەزیز و خۆشەویستانە پیرۆز کە، تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بێ. ئەو جێژنش خوایە لە هەموو مسلمانان، لە هەموو بینەران، لە هەموو مسلمانانی دنیا بە تێکڕا بە تایبەتی دوو شاری مەغدور و دوو شاری کە ئینشاءڵڵا نەفەسی ئازادیان کێشاوە، ئەویش غەزە و سووریایە، لەوانیش پیرۆز بێ خوایە و بە تایبەتی لە کورزبانی خۆمان. یا ربی خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایانی قبول کردی. یا ربی خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ ئەمن و ئاسایشی و خۆشی و شادیمان زیاتر بە قسمت بکە یا ربی. یا ربی سەلامەتی مامۆستا جان. بەڕێز مامۆستا ئەحمەد جان لە بەرنامەی پەیامی دڵانی زۆر ماندوومان کردی، ماندوو نەبی، دەستت خۆشبی جەژنت پیرۆز بێ. خوای گەورە لە هەموو لایەکی قبول کە و دیارە جەژن دوای ئەو عیبادەتە گەورە دێ کە خوای گەورە قبوڵی کات سەرفرازی دنیا دوا ڕۆژی پێوێ. داواکەن لە خوای گەورە لە هەموو لایەکی قبول کە و پیرۆز بێ لە بەڕێستان و لە دۆست و خزم و کەسوکار و خۆشەویستان و لە هەموو مسلمانان و بە تایبەتیش مسلمانانی ناو زیندانەکان و مسلمان لە قەوماوەکانی فەلەستین و سووریا. خۆ بەخێرێ مامۆستا. بەڕێز دکتۆر خالید جان جەژنت پیرۆز بێ، خوای گەورە عیبادەت قبول کە. لێتان مبارەک بێ یا ربی، تەقەبەڵ الله منا ومنکم. خوای گەورە عیبادەت و تاعەتی هەموو لایە قبول بکە ئینشاءڵڵا. پڕبەدڵ جەژنە پیرۆزەی خۆمان ڕاستی هەموو مسلمانێک یەکەم لەسەر ڕووی زەوی تایبەتیش مسلمانانی کوردستان بە تایبەتریش ئەو مەزیسە بەڕێزە و خزم و دۆست و کەس و کار ئینشاءڵڵا ومێ دەکەم هەموو ڕۆژێکیان خوای گەورە لە بۆ بجێڕی هەر بە جێژن و خۆشی و بە شادی وەکو سەلەفی ساڵح قسەیەکی جوانیانە بۆ ڕەحمەتی خوایان لە بیدایان فەرموو هەر ڕۆژێک کەوا گوناحی تێدا نەکەم ئەو ڕۆژە بەلای منەوە جەژن و خۆشی. بەڕێز دکتۆر سەدرەدین جەژنت پیرۆز بێ، بەخێر یاخوا. جێژنی هەموو لایەکی پیرۆز بی، بارەکە الله فیکم. خوا لە هەموو لایەکی قبول کە یا ربی. خوای گەورە بیکاتە جێژنی سەرتاسەری لە هەموو مسلمانان و بیتە جێژنی فەتح و ئازادکردنی دڵەکان و شارەکان و هەموو شوێنەکان ئینشاءالله و سەرکەوتنی ئیسلام و مسلمانان بە چاوی خۆمان ببینین یا ربی. خوا لە هەموو لایەکی قبول کە، بارەکە الله فیکم. دکتۆر جان ماشەڵڵا خوای گەورە دەنگەشی تایبەتی داکردێت ربی بەڵێنمان پێ بدەی لە ئاسنەی بەرنامەشش خۆشمان پێ بکەشکە ئینشاءڵڵا. لەگە من تا ئارێ وەڵا دکتۆر دکتۆر لە خزمەت سەلامەت یا ربی. مامۆستا جان پەیامی جەژنە پیرۆزەی بەڕێزتان بکەین لە جەژنە، بەڵام بە شێوەی لە کوێکە ئینشاءڵڵا دواتر شتێکی خۆشە بێت و مانی واسکەی نەمونی گەنات بێت. حتمما جەژنەوە دەبێ دڵی خەڵک خۆشکەین تا ئەوەی کە لە ڕەمەزان لەگەڵمان بوون، ئێستاکەش
ڕەتی جەژنیان بدەینێ و دڵخۆشیان پێ بکەین. والله جەژن یانی خۆشی و گەڕانەوەی خۆشی بۆ ناو مسلمانان و اینجا ئێمە لە سیرە و سنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دلیلمان هەیە کە لە ڕۆژی جەژنە دوو کیژۆڵە گۆرانیانەوت حەزرەتی ئەبوو بەکر پیانە هەڵشاخا ئەوە وتیەوە چیەکەن فەرمیلیان گەڕێ ئەبوو بەکر خوایان لێ ڕازی بێ ئەخوا ئەوە ڕۆژی خۆشی و ئەوانەیە وازیان لێ بێنە ئیشی خۆیان بکەن یعنی ئێمە ئەو سەروەرە ئەو نەخشەی بۆ کێشاوین دەبەرەوە جەژن ڕۆژی ماتەم و ئەوانە نییە بەداخەوە لە لای ئێمە ئەم میلەتی کوردەوەنە نەهامەتی بەسەر هاتووە زۆربەی خێزانەکان ڕۆژی جەژن دەچن بەسەر گۆڕستانەکان ماڵ بەجێهێڵن زیینەکان بەجێهێڵن بۆیە من لێرەوە داواکەم لە عامی مسلمانان لە هەموو خێزانە بەڕێزەکان ڕۆژی جەژن ئەمڕۆ نەڕۆن بۆ سەر گۆڕستان ئەگەر هەر ڕۆشتن ئەمڕۆ باس مەسەرەن دوای نیوەڕۆکەی بچن عەسرەکەی بچن یا سبەی بچن مەسەرەن ئەمڕۆ ئەو خەڵکەیەتە ماڵیان گەردن ئازایی ئەسڵەن هەر نەبوون باشترە گەردن ئازاییەکە مهمە کە لە یەکتری بکەین و خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین و ئەوە مامۆستا تایر بەڕاستان تەمەنەکان هەیە ماشەڵڵا هەم لە زمینەوەی دڵخۆشکردنی پیرم مەکە قوربان وای ناوەڵڵا بە سفتی بۆ چ بکەین مامۆستا شتێکی خۆش و بەسەراتێکی خۆش وەکو هەم مامۆستایەکی ئاینیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە بۆمانی واسکەی مەمنون دەبین ڕۆژێک لە ئاواییەک ئیمام جمعە بوو مەلایشان بووم و جمعەیشم بۆ کردن و ئەوانە کە هاتینە دەرەوە قەرەباڵغ بوو خەڵک لەبەر دەرگای مزگەوتەکەەوە سابوون ئەو ئاواییە پیاوێکی تیا بوو خاوەن پێداویستی تایبەت بوو ئیتر قسەی خۆش بوو خەڵک سەری خستە سەری ئەوانە ناوی حەمعەلی بوو فەوتی کرد و ساڵ لەمەوە پێشخوا لێی خۆش بێ یاخوا و ئیتر ڕووی کردە من وتی ئەوە تۆی ئەو خوتبەتەدا وتم بەڵێ خۆش بوو وتی ئەرە وەڵا لەم گوێمە هات و لەو گوێمە دەرچوو ئیتر وەڵا ئەوەم گێڕایەوە دوای ئەوەی یعنی چوومە شوێنێکی تر لە مزگەوتێکی گەورەی فراوانتر ئەم حکایەتەم گێڕاوە کوڕێکی لێ بوو کاک ئەحمەد ئێستا نەخۆشە لە سەری سادق دوعای بۆ بکەن خوا شیفای بایە خوا وتی بە زمانی ئەو عەشایری ئەوە خوا چەند دروست نییە شوێنی خوارد بە شەرەفی وتی هەمومان وەکو ئەو پیاوە واین بەس ئەو فێڵ نازانێ بۆیە دەری بڕیوە ئەنا هەمومان لەم گوێمانوێت و لەو گوێمانە دەرەچێ ڕەبینەش ساڵی مامۆستا ڕوودەرگەن پەیامت لە جەژنانە و شتێکی خۆش لە ژیان تەلە بۆمانی واسکی مامۆستا طبعا جەژنی ڕەمەزان یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە و یەکەم کاتی ئیحرامی حەز دەست پێ ئەکا الحەج و ئەشهور معلومات کە لە یەکەمی ڕۆژی شەوال دەست پێ ئەکا ینی سەرەتای ئەو حاڵەتەش بە جەژنە کەچی لە بۆ جەژنەک ئینسان هەنگاو ئەنێ ئەویش ئەوەیە کە لە دوای عیباتەکە کە خوای گەورە سوبحانەهو وتعالە لە گوناهی ئینسان خۆش ئەبی و بۆ حاڵەتش ئەڕواکە ئینشاءالله لە حەجیش خوای گەورە سوبحانەهو وتعالە بە قسمەتی بکاو لە گوناهەکانی خۆش ببێت ڕۆژێک پاش عیشایەکی درەنگ بوو لە دەرگایاندا گوتیان مامۆستا ژمارەکردنەکمان هەیە ئەگەر بێ ئەمیش گوتم کاتەکەی درەنگە ئێستا مەعهود نییە بەو درەنگەی دەبی دیارە کێشەکەیە شتەکەیە پێشتر پێیان نەگوت بووی هیچ باز نەکرا بوو درەنجیش بوو کاتەکە گوتی وەڵڵاهی مامۆستا گوتم باشە لەو مامۆستاتان نەینایان گوتی وەڵڵاهی کاکە ئەو عایلەتینە گوتی مامۆستایان لە فکر کردیە حەلە فکریان چۆ بە مامۆستای برێ ئەمیش بە حکمی دوایە ناسینم خۆیان تعریف کرد لەگەریان چووم تەمان خەڵکێکی زۆر خڕبوویتەوە وڵات چون ژنەکەمان مارە کرد و بە حکمی کاتەکە بەرەو درەنجی دەڕۆی گوم کاکە ئەمن دەڕۆم گوتیان بەخۆی ناڕۆێمەوە زەبی لە پاقلاوەکی خۆی ئەو جەبڕۆی حاصل دانیشتمەوە دانیشتم پێ دقی پێ چۆر پاقلاوە نەهات گوتم کاکە من هەردەستم تیم بەخۆی مامۆستا ناڕۆی ئیلا دەی بخۆیان کوورە دانیشتم و هەندێک شکە کروتم باب وەڵڵا ئەمن گوتیم وەڵڵای مامۆستا پاقلاوەشیان لە فکر کردیان هەستا بڕۆیش و پاقلاوە بەش و لە خوارد خۆلەش سافی مامۆستا محەممەد جان وڵا بەو پێی کەوا کۆمەلگای کوردی لە سەرەتادا کە بنەماکانی ئیسلام بوویتە وەکو کەلتورێک بۆی لێ هاتووە لە جەژناندا لە کوردەواری بەڕاستی جەژن مانە و چێژ و تایبەتی خۆی هەبوو یەکێک لە تایبەتی هەرە دیار و جوانەکان ئەوە بوو لە جەژندا کاتێک کە ڕۆژی جەژندادات چەند ڕۆژێک پێشتر خەڵک خۆی بۆ ئامادە دەکرد لە هەمووش خۆشتر ئەگەر ژن و پیاویش لە ماڵێ لێک عاجز بوانە ئاش دەبوونەوە لە بەرخاتری جەژن تەنانەت شوان و گاوانیش لیان دەبووە جێژنە ئەوانیش لە ڕۆژی جەژن کە نوێژ دەکرا
خەڵک جێژنە پیرۆزەی لێکتر دەکرد لە هەمووی خۆشتر لە بۆ ئەوان ئەوە بوو کە ئەوان ئەو ڕۆژەی گاوان بە گاڕانەکەی بەرنەدەدا شوانیش بەش حیوانەکەی بەڕێ نەدەکرد تا هێشتی جێژنانیان دەخوارد ئەوە لە هەموو شتێک بۆوان گرنگ بوو ئەوەمان پێ دەڵێ کە لە ئیسلامدا پەیامی کۆمەڵایەتی زۆر گەورە هەیە ئومێد دەکەم کۆمەلگای ئێمە بگەڕێتەوە سەر ئەو بنەما جوانانەی کە هەم بنەمای ئاینین و هەم کەلتوری کوردی پێیانە پابندە لە ڕۆژەکانی جەژندا هەموو شتێک وەلا بنێن یعنی لە کۆندا لە کوردەواری کاتێک ئەگەر لە گوندێک مزگەوتیش نەبووە خەڵک لە ماڵی براگەورە کۆ دەبوونەوە یاخود لە ماڵی ڕشپی گوند کۆ دەبوونەوە حتا جێژنیان دەکرد ئەگەر دوو کەس لێک عاجز بووان لەبەر خاتری جێژن ئاش دەبوونەوە چونکە دەبا هەموو تۆقیا و جێژنە پیرۆزیان لێک دیکردبایە ئەوانش ئاش دەبوونەوە ئەو کەلتورە پەرە پێ بدرێتن خەڵک بگەڕێتەوە سەر ئەو بنەما ڕەسەنانەی کە لەناو کۆمەلگای کوردەواری هەبوو بۆ ئەوەی کەوا کۆمەلگای کوردەواری وەکو خۆی لەسەر ئاداب و نەریتە جوانەکانی خۆی بمێنی ئینشاءالله ئەم جێژنانە هەر وەکو خۆ خەڵک زیاتر پێ پابند بێ بەداخەوە ینی جێژنەکانیش بێتان بووینە ئێستا خەڵک وای لێ کردو لە ڕێگای موبایلەوە جێژنە پیرۆزە دەکەکەوە هیچ تام و چێژەکی نیە بەڕاستی ئەومێ دەکەم کۆمەلگای کوردی بگەڕێتەوە سەر ئەو نەریتە جوانانەی کەوا لە کۆندا باب و باپیرانمان و هەمویانە پێ و پابند بوون بڵێ شتێکمان لەبە بڵێ مامۆستا وەکو لە قسەیەک بە سەراتێکی خۆش واللهی لەتیفە وەکو فەقێ طبعاً فەقێ بەسەرهاتی زۆریان هەیە چونکە لە ڕەمەزاندا فەقێ ئەگەر پێش ئیجازە وەرگرتنیش دەچوون لە گوندان دەبوونە مەلە ئەمیش بوومە مەلای ڕەمەزان لە دێک هاتمەوە تەوان لە زمانی فەقێتی تەوان کە هاتمەوە میسان ماوەیەک بێزەوقا هەتا دەکەویتە سەر تایم جەنابی مامۆستا عەبدوڵڵای پەلپەیتانی لای ئەوم دەخوێن خدا عەفویکە عادەتەن کە دەرسم دەخوێن دەبایە ئەمن عیبارەتەکەم بخوێن باوە دوایە ئەویش بۆ منی مانە دەکرد ڕۆژێ پێی خوێنمەوە عیبارەتەکە لە دووسێ جا غەڵەتیم کرد گوتی کوڕم دەرێن نەزەر و مەزەرت کردیە لەوەت لێ هاتیە عیبت نەبوو وەڵی تر ئەوە بوو خدا عەفویکە ئینشاءالله مامۆستا عەبدولکەبیر برادۆسی سیلسلەکە تێک نادەم شتێکی خۆشمان لەبە بڵێ مەجلیسی بی و هەمیش کامی جەژنی لێبێ ربي بنيرا صلاوات بو حبيبي خوش لقايته أحمد وأسعد محمد مجتبى مصطفيته يا شون مي فيزتو شفايا بو زفاكشي وفايتو مرهمي زامي دلانا ساويناه بختايتو ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد مجتبى يا مصطفيتو شاد أو كسيب بينه هيئة صورة سمايتو بو كسب تازي حزورت تاج عزة لقايتو ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد مجتبى يا مصطفيتو صاحب سيدة مولانا بوهم عالم مولايتو أمزهانت ياي ظلماتا قرن بنوري ترايتو ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو
أحمد أسعد محمد محمد مجتبى يا مصطفى عاشقاني تو هرزين دون تا أبد لبر ولايتو سن نشاني بي نشان داي هاتني دوري دنياي تو ربي بنيرا صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد أسعد محمد مجتبى يا مصطفى يا ربي أو دنگ هر ببینه دست خوش بی معزول إن شاء الله أقدر فاداش بصرف برس ما مصر شغال ودمي ها ديمو تادق ما مصر صدر دين شش في بلي فير شي باشا ها ما مصر شغال تامي برس تانو هم لازمني آموش قاري همش لازمني قفاتي ما مصياتي توكاد كل سنين بربوي يعني لك كارو كسابتي خوتا اشتغل بماني باسكيكا ما يدل خوشي ما عندي إن شاء الله والله أمن بيشوي قصة خوشان لبجير موت تأيدي قصة كيما مستا محمد صديقي دكم براسي استا ججن وقت برم هستامين معايا يعني بس لمزقوتي ججنا لقرا كان هيك ججن نماوه يعني ساردو سوري شي زور خليك هالناس يعني ناس الديار يعني حتى خصم كان ناس كنيك تزاي زيران ودوستو برادر وعزيزان يعني براسي يعني اوججنا تامو لزتي خوي او ابو كخلشي قرك بول ببول خردبونا سرداني يك مع الله كان عندك زبراسي او التعزيه هبي بس زبان التعزيه كذا سلانا كبي او غمشي هبي غمك كذا سلانا كبي خلق هم شويناك قصه زور جواني كلمه مستبراسي اما كلتوري كردواري خومان عندك عادات وتقاليد الرسني اسلامتي ما لنا اما بور صنايتي رسنين اما بور صنايتي كل ناس راوا ناكل براسي اما لبو يعني تقاليدي شي غرب لبوشتي شي وبراسي لبر تنبالي ياخذ لبر تنبالي بالضبط جاران اگه كابرا نيجي شي نكرباي لروجي ججند لشرمان حذر دستاو ديغو هل مستينوزو لبو بالضبط يعني ما مستعفن اسا خلق شي هناك يعني براسي خد جيشني جيشني عن جيش بس يكرنا كوجه او من دال هردا بريلا خوشيان كسبين هردا سين شيبلين درا اسا خلق ششتي او حاضرناك لبت تنبليان براسي او استجوانو او كلتوره زوانانا كبراسي ما افتخار ما بيذكر وقت برم ديولنا ومكال ببيتو دبي براسين امام مصحاني ايدي بان خوازان همو من تشي او يمكن كاكا قرمو قرشي خوش بدنا جيشنا كان بعلقا او من دالاني اما حسب تامل لذتي جيشنا كان والله قصة خوش لانه بجيرمو ما عبد الكريم يادي بخير ما عبد الكريم الصحابي يا ربي خواش شفاي بدا خواي بحق اسمي عظمت خواي شفاي بدي او ما مستاي كتستري كردستان والله قناعت موايا او امن اماني كتيدا دجين او مسؤولانه كبو نازو نعمتي دجين هم دعاء دوي وجه او ما مستاي والله بركتي دعاء اوانيك او امن امانه انا خو او فاسق فازيران الثانيه خو رحميان في بكاتن شو امار من التعزيل بو شبكات مالمان زور كم دستمالات هات مالمان برادركم هنا بنا عادي شاخوانا عادي شاخوان بخصت سيبو يقدو تاني توري بار كردبو والله لدركي عندها كردبوها دبي عادي شاخواني بيشش دسك توري صل قوري بيويو لقى ما مستاي غير تعزيل تاريخه يعني إيه ما مصل بو نوراني هات قلت ما شاء الله ما مصاته نور اللي دباري عادي شاخواني توري اللي دباري والله ده سبب فيك يقوزن يعني السلام يا اخوان برس ومصطفى احمد جان يعني هم توقيت زنابت للزجنا وهمش بصلاه الشيخ خوش زالار كاشي جا تمام نتي معلومه بس جاما للزجنا شاكترين كدوله بدم انا بيغمبري صلى الله عليه وسلم فري احب الاعمال الى الله سرور تدخله على مسلم يعني على قلب مسلم اويك دلي مسلمان خوشكي الحمد لله ججنا كان امامي دعاء الخوشكني خلقيه ججني رمضان دعاء اوهم سرفترو زكاتك من الكتابي ميجوا خنوته باش يقاوروا جولك شي يدراو بفتوى زانا قبرخاني زو
هەرچی فەقیرەکە لەژێر دەسەڵاتی مسلمانانە دانیش بێ سەرفترەی بەرکەوتووە گۆشتی قوربانی بەرکەوتووە جلوبەرگیان پێکردووە خواردنیان پێکردووە یارمەتیان دراوە دڵیان خۆش کراوە و لە جەژنی مسلمانانە گاور جوولەکانیش دڵیان خۆشەوە گاور جوولەکان لە مسلمانان زیاتر ئینتیزاری جەژن بەڵێ خوێندمەوە کە گاور جوولەکان زۆر زیاتر خۆیان ئامادا کرد بۆ جەژن و زۆر دوعایانەکرد زووتر بێ و زۆر بەگەرمی زیاتر پیرۆزباییانەکرد لە مسلمانان چونکە ئەو دوو بەرەکەتەی ئەو دوو جەژنانی ئەو دوو جەژن ئەو دوو بەرەکەتە هەموو خێر و خەراتێکی زۆریان لە پێشەوەیە بۆکێ بۆ مسلمانان و بۆ غەیری مسلمانان لەویانە سەرفترە و ئەو هەموو خێر و خەراتی کە لە ڕەمەزانە کرێت بە زەکات و بە خێر و خێراتی کەش وە لە جەژنی قوربانیشە بۆ هەموو قوربانی حیوانی کە سەرە بڕێ و بەشی هەموو کەسی لێدرێ ئەو دڵخۆشکردنە شتێکی زۆر خۆشە و شتێکی زۆر جوانە و شتێکی زۆر چاکە بەڵام لە سنووری شەرع دەرنەچێ ئێمە هەمومان لە وتار و لە دانیشتن و لە مەجلیسەکانمانە زیندوو کەینەوەکو مامۆستا و مامۆستا فەرمیان خۆشمان لێ دێ مامۆستا والله جا شتی خۆش من جارە چوون بە دەرسی ئافرەتان ختمێکی قورئانیان کردبوو کتیان حەز دەکەین بێ وتارێکمان بۆ بێ وەست کە چووم سەعات 11 بوو ختمیان کرد بوو ماندوو بەیانی زۆر بەڵێ نەنە 11 نیۆڕۆ بەس ختمیان کرد بوو بەیانی زۆر ئەستا بوون نەخەوتبوون خەویان هاتم بێتاقەت بوون و ئەوانە بەخوا ئاوا بڕوە حەدیسەکەیش قازانجی ناکرێت بە قسەیتا بۆ بجێڕمەوە بۆی خەوکەتان بڕاتیان باش تم بەڵە ئەڕێن خەسوێک و بووکێک لە خانوێگا بوون خاسوەکە لە خوارە بووە لە بەر پیرە و ئەژنۆیە شێنە شد سەرەوە بووکەکەشی لەسەرەوە بووە ئیتر ڕەمەزان بووە هەموو خواردنێکی حازر کردووە خەسوەکە هەموو شتێکی حازر کردو بەر بانگ چێشتی لێناوە هەموو شتێکی حازر کرد ماڵی پاکرێتەوە هەر بووکەکە ناچ خوارە کە هاتوتە خوار وەختی بانگ بووە دەتی ئامۆژن چی ماوەتی هەر بانگەکە ماوە چە بیفەرموو مامۆستا شتی تریشمان دەوێ ئینشاڵڵا باش وەرە دکتۆر خەلیجان بەڵێ وەڵاهی مامۆستا هەندێک کەس بڵێ زابانی زم دروستە خۆ سەڵکی ئافرەت عەورەتە هیچی هێ نەماوە پێی بلاخر هەمووی شتەکانی کردو باشی لێداوە بەڵێ مامۆستا وەڵاهی پەیامی ئێمە وەکوو مامۆستایان فەرمیان ئەمنیش پێم خۆشم بەلا حەزەیەک دەم لەسەر جەژن بەڕاستی ئینجا هەندێک سیفەت هەبوو هەر یەکە شتێکی بەبیر دێتەوە کە پێشتر هەبوو دیتیتی و ئێستا بەرچاو ناکەوی یعنی خۆشبەختی منداڵەکان پێشتر خەڵک ئەو سیفەتەی هەبوو کۆمەڵێک پارەی لەبەرشی دەردەهینا ئیدا منداڵەکان وایە لێ هەردوو منداڵەکان هەموو دڵیان خۆشە بوو بە جەژن چکە دەیانزانی کۆمەڵێک خەڵک هەیە ئەوها لەو جەژنەدا چیە دڵخۆشی منداڵەکانەکەن بەڕاستی خۆی ئینسان نازانی خوا بەچ لێی خۆش دەبێ ڕوبەما یەکێ لەو شتانێک کە خوا پێ لێی خۆش دەبی دڵخۆشکردنی ئەوها منداڵێکە منداڵێکی یەتیمە فەقیرێکە ینی کەسێکە کە دەبینی لەو جێژنەدا ئەوها دڵی خۆش دەکرێت بەڕاستی جا لێ بەڕاستی من ینی پەیامەکەمان ئەوەی لە ڕۆژی جەژندا بەڕاستی ئینسان ئەو پەڕی دڵخۆشی خۆی دەربڕێ ئێستا بەعزە کەسێک کاکە دەستێکردی وەڵڵا لە خەوێ هەستایە دەمەجاوی عەبوسە ناشیرنە وەڵڵی هەر ینی حەزەکەی لەکنی هەر هەستی بڕۆی ینی بەڕاستی پەیامی جێژن ئەوهایە ینی ئینسان دابنیشی دڵخۆش بی کەیف خۆش بی قسە خۆش بی گفتار خۆش بی ڕوو خۆش بی یعنی ئینسان گونجاوبی لەگەر یەکتریدا بەڕاستی نەک ئەو سیفەتەی ئێستا کە دەیبین بەڕاستی جێژنەکەیان زۆربەی خەڵک ناڵێم هەموو خەڵک مراندیە ینی خۆڕاستی ئێستا خواردنی خۆشتر هەیە لەوەی لە زمانی پێشتردا هەبوو بەڵام بەڕاستی دڵخۆشی وەکو ئەوەی لە زمانی قەدیم هەبووە ئێستا نەمایە و کارەکەشی ئەو بووە بەڵێ کەسنی حازر کە هەموو بۆ دەزانە عوتڵەیە ژنەکان بەڵێ ئاشتەکان هەمووی بتە تەمبەری یعنی تۆ کولیچاکردی نازام ساردیەکریشت هەمووی دێتە بەردەست یعنی ئەو وەختە بەڕاستی استعدادیان لۆ دەکرد پێوەماندی دەبوو دڵیشیان پێخۆش دەبوو وەکو بڵێ عیبادەتێکیش تەماشا ئەو جێژنەیان دەکرد کە خەڵک ئەوە بەو شێوازە تەعامولیان دەکرد مامۆستا قسەکەم لێ با قسەی خۆش فەرموو مامۆستا نەدەچێت ناو شای دوایە بە چەندان نەبووی قسام گوتیان ناستە ئاشیان ئاشەوانی دەکوژیان مامۆستا ئەو خاڵک لەگەڕە شیڕۆناچی و تاری دەبێت چارەزای منتیقەکەی نەبوو ئاتەن ئەو هەندێک منتیقە هەیە ینی کەم وایە بەشداری جێژن و شتی ئەوها بکەن وەڵام مامۆستاش وتاری جێژنی دابوو چوونانی خوارد و ئەوزا ئەوەی لەگەیەک دوو نەفەری گوتی کاکە وەرن بابسی مار پێدا بڕێت لە دەرکەی یەکەمی دابوو هەنیان کردبوو لێدا هەنیان کردبوو هیچ ئەو دیارە نووسینە لە دەرکەی دووەمی دابوو هەنیان کردەوە
چوو ماڵەکەی سێم کابرا بەخۆ بەڕۆ بۆ هات بۆ دەروت فەرمو مامۆستا خێرا کاگە خێر نەیە ئێستا وەی دیاتێ زامی هەر دەرن خێرا بەڕوو بێت جوانە مامۆستا خالید نەفەرموو بەڵێ ئەوە جارێ لە مەجلیسی مامۆستایەک دانیشتبوون ئەوها برادێکمانە بخوا ئەفریقا زایع بوو خوا لێی خۆش بێ یا ڕەبی يعني دائما ئەوها کە شت دادەندرێ صاحبمان دەڵێ فەرموو وڵا ئەو ڕاست پڕی داشتەشی خواردی بشەم پێم ناشرین بوو لە مەجلیسەکە لەبەرە خۆمەوە حەدیسەم خوێندەوە گوتم ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت بەخوا تەئسیری لێ کرد زۆر تووڕە بوو گوتی مامۆستا گوتم کاکە ڕاوەستە تۆ حەدیسێک و تێگەویشتی ئینسان دائما مەخرەجێکی پێبی باشە يعني خۆ تەماشاکەی حەدیسەکە و معنای هەیە يعني ئەگەر شەرم ناکەی هەرچی دەکەی بکە و کوبری ئەمن تەسەڕوفەکەم پێ جوانە منازم لۆ بەسە دەومدان هەندێک کەلیمە هەیە دەڕوای يعني ئینسان قسەکەی قلت بابا إمام أحمد دفرمي شتيك شرمي تيدا أنا أبو حلال بيك أو حديث تفسيري أو هاي قلت والله أو هانا بس بقى أو هاي جوا كتابي شي جا حزم دخين دو زور خوش كتابي شي بناء البخلاء بس الرزيلة كان ده كذا وبالمناسبة هر بيامج إنسان لجيش قد رزيل نبي والله باريق قد كان بس ماله من ضالي خوي تيركا وشت هبي لبردستي دا أو هو شي بكور دوالي دري الشد لسه سفري كرا شيبكا أو بخلا بس الرزيلة كان ذاك سبحان الله أو الرزيل بديتي حموي لو كتابك وكذي تو جاهز بصر هاتك زي هيك اللي وانا كذا جرتوا ضلين قوم كان باسكر قلت زور رزيل سم زاني واي يعني وكبر التأكيد هر قوم كان بعام أو ناوي شي ديني زيكا أو كنت زور مشهور برازيلي قلت يا كتشون زين واي يعني وانيا قلت هركا ليه كمل قلت ما بابري هندا أو ما عندنا خوق الرزيل بالواني أبيش ندن قلت والله زامك شيري هنا فد والله شيري كم كواردو تماشاكم اي باشا قلت مدي لو بنقو درين رزيل انقو او مانقو شير تانلو هنا باش لانه شير ما بقول بهنجين تانلو هنا ناكويان قلت يا رأوايا قلت كود لوها سخاوة برام بلا مجولة والسخاوة دي تقولت ما للرازيليان او ما نداني او شيرة مش كدبنا قلت من يك اكثر دي بقى بديني قلت زورت وربو بقافة كان فريدة قلت قد شرمنا كان يعني ما هذا مش كدبنا لو دعتانا ما قلت قافة كيف فريد مدوي من دار ميزي تيدا كان شرط بي لي كم كسبتان نسم للرازيلة كان لكتابك يا اخوي زانو سيتي يا فضل خوش دكتور جان سلام برز دكتور صدر الدين والله خواهي قورة جزاهم الله شبداتهم لقى قصي ما مستيشتكم ببيراتوا كتابي ابن الجوزي أو باسی پیاو چاک و ئینسانی سادە و ئەوانە دەکات خەڵکی دڵساف و هەندە قسان دەکان یعنی لەیان ناژێرێ بە گوناحیش لەسەریان حساب نابی ئینشاءالله یەک لەوانە باسی جەماعەتێکێکا دەڕۆن لە بۆ حەج ئەو وەختی کە دەگەنە حەج دەوروبەری بەیت دیارە هێشتا تاریک و ڕوونە نەفەرێکیان لەگەردای هەر دەرێ کا کەعبە کا بەیت ئەمە هەر نەگەیشتینەوەی کاکە ئەوە کەعبەیە ئەویش غار دەدا خۆی بە پەڕۆکی کەعبەی وە دەکات دەرێ یا ڕەبی خوایە زوو بە لێم خۆش بە هەتا خەرک لێت خڕ نەبیتەوە ینی بە دڵسافی خۆی وەدەزانێ ئەگەر خەڵک زۆری بەرەوی ناکەوی ئەزە تەبعی ئەوە مامۆستایان لەم باشتر دەزانن ینی ئینشاءڵڵا بە هیچ دەسەری حساب نییە چونکە خوای گەورە عوزری بەندەکانی خۆی وەردەگری هەر لەوەش ئەوم بەبیر هاتەوە بابیرم مەلا بوو لە هەر لە منتیقی خۆمان لە بالیسان نای مەلا شێخ ئەحمەد بوو ئەوجا داکموانە لی دەجێڕنەوە دەرێن کابرایەک هەبوو ناوە دەهات مشکلەی خۆی لە لاوی حەل دەکرد جارێکیان هاتبوو ئەوەندە دڵساف بوو دەیگو مامۆستا یا شێخ والله من لێ هەندە دێمەکنێت و ئەو مشکلانە حەل دەکەم فلانە کەسە ئەو مشکلە ئەوی شەم لۆ چاناکە ئەمیش لێ هاتی مەکنەت و ئەوە لە منتیقەی تووە لە ژێر دەستی تووە مەسەلەی کوردیش هەیە دەرێ چێریشی منتیقەی بە تاژی منتیقەی دەگیرێت باپیریشم دەیگۆ ئەو هەجەمەدانی خۆی مندیلەکەی ئەوە دەکرد و پێ دەکەنی دەیگۆ کاتخوا ناوە دەیگو دە مەسەلەکەی بجێڕەوە ینی مامۆستا و مەلا دائیمەن لەناو خەڵکی زۆر عوزریان لۆ خەڵکی هینایتەوە حیسابی ئەوەیان کردیە کە وەکو ڕابەرێک وەکو پێشەوایەک لە جێژنە لە خۆشی لە ناخۆشی لە هەموو کاتێک بەڕاستی ئەهلی عیلم و داعی و بانگخواست دائیمەن لە خۆشی و لە ناخۆشی لەگەر خەڵکدایە و ڕۆژانی جێژنەش حەقی ئەوەیە کە خەڵکان گوێ لە مامۆستا ڕابگرن ئەو وەعز و ئێرشادێک کە لەسەر مینبەر دەکرێت بە تایبەتی لە وتاری جێژنە خەڵک باش گوێ لێ ڕابگری و تەطبیقی بکە یەکسەر خەڵک غار نەدا لە بۆ قەبرستان و ئەوانە ئەوەی کە لەیەک عادز بۆ لەگەریەک ئاش ببنەوە بەڕاستی بۆچی مامۆستایان فەرمویان یعنی جێژنانە ببەخشرێتەوە قسەی خۆش بکرێ یعنی ڕۆژی ناخۆشی ئەوە دیارە تەعزیە ڕۆژی خۆشیش با خەڵک نوکتە بکە با قسەی خۆش بجێرتەوە
سرور تدخله على مسلم يعني خێرێکی زۆر گەورەیە جاری وایە بە بەهانەی دینداری مەسەلەن تووشی ئەو هەڵەیە دەبین و دەزانین ئەگەر قسەی خۆش بکەین کە ئەنەهو بێدینیمان کردیا بە پێچەوانەوە ینی قسەی خۆشیش هەر لە شەرع جێی دەبتەوە. بارك الله فيكم. بەندەوەی سرودەکە وڵەکە ئیجازە فەرمی خزمەتی مامۆستا وەکو هەمومان هانی مسلمانانماندا کە لە جەژن بگەڕێن و دراوسێ و ئەوانە خزم و بەسەر بکەن و خزمەتیان بکەن و جەژنانە ئەوانە بدەن شتێکی تریشمان هەیە مامۆستا ئێستا جەژن جاری وا هەیە زۆر زوو نوێژی جەژن دەکرێ بڵێن سعات 5:30 خۆر دەکەوێ تۆزێ دوای ئەوە تۆ نوێژی جەژن دەکەی من چارەک بۆ 6 نوێژی جەژن دەکەی زووە مامۆستا بۆ عایلە و خێزان بۆیە من وەسێتم وایە یعنی قەینا ئەبێ بچینە ماڵان بەس ئەو نەیش زوو نەچین ئەو ینی بەو زوویە نەچین مامۆستا خەڵکەکە با لەنا خواردن با خەڵخەڵشێ خۆی بگۆڕێ لە ماڵە و عایلە و خێزان و شتانە و ئەوە تقریبا بڵێن ئەگەر سعات 6 و ئەوانە 7:30 بڕێن بۆ نمونە بەس مهم وەیە گەڕانەکە بێ ینی ئەوە زۆر مراعات بکرێ شتێکی باشە نازانم تر پێتان هەر لە سەر قسەی جەنابەت جاران مامۆستا خەڵکی تێدەگەیاندایان کۆ بڕۆنە جژنانەی ماڵم داڵ بکەن دوای وەرنەوە مامۆستا بە پێشیان دەکەت پێشتر دەچوونە ماڵی ڕیشتپی دوای ماڵ بە ماڵ دەگەڕا یعنی ئادابەکە زۆر جوان و کە دەچوونە ماڵی سۆدەشیش ینی زیاتر ڕۆژ هەڵدات و زیاتر تاخیر دەکەوت و دوای بەیەکەوە خەڵکەکە ئەوەی بۆی دەکرا نەدەچۆ سەردانی خزمانیش لەگەڵ مامۆستای گوند یاخۆ لەگەڵ مامۆستای گەڕک دەچوونە جژنانەکان لە کاتێکی گونجاو یاخۆ دەستان خۆش بی لایەن منەوە دووبارە جەژن پیرۆزی خۆمتان ڕاستە دەکەم خوای گەورە عیبادەت و پەرستشتان قبوڵکە هەر ڕاجیری بەردەوام و عاقبەت خێر من خوای گەورە بۆمانتان بێنی ئینشاءڵڵا. هاوکارم بەڕێز مامۆستا ئەحمەد کوردی لە مانجی پیرۆزی ڕەمەزان لە بەرنامەی پەیامی دڵان بێکەوە هاوکار بووین لە پێشکردن بەرنامەیە بۆیە ئەمن مەقعدەکە و سێجەکە بۆ ئەو زێ دێلم ئەمن دووبارە خۆشتانە دەکەم خۆشحاڵ بووم مشتەڕە بووم بە ئامادەبوونی وێز و خۆشەویستە دووبارە جەژنتان پیرۆز و خوای گەورە عیبادەت و پەرستشتان قبوڵ. ینی گەرن ئازاکەین ئازا ناکەی والله نازم خۆت وەکیل والله دەبێ ئازادکردن کردوین باشە ئازاد بیقەی لە بەرنامە مامۆستا باسی بەخشینمان کرد و باسی چۆن دەڵێ فراوانی ئارامگرتنمان کرد و گردن ئازاییدی هەر بە خۆتان مامۆستا ئامۆژگاری مە دەکەن کە لە جەژن عەفو گەرن ئازادێت ماسەکە مامۆستا دووبارە جەژنی هەمولایەکان پیرۆزبووی خوای گەورە هەر ساغ و سڵامەت و سەرکەوتنی مسلمانان بە چاوی سەری خۆمان بگرین ئینشاءڵڵا. لە خزمەتی ڕێزا بزنی مامۆستا ئەحمەد کوردی بەجێتان دێنم. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله. بەناوی خوای بەخشندەی میهرەبان تقبل الله منا ومنكم جەژنی هەموو لایەک پیرۆز بێت. منیش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەبینمەوە لەو جەژنە پیرۆزەدا لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویست بەو هیوایان کە خوای پەروەردیگار نێژ و تاعەت و عیبادەت و ڕۆژی مانجی ڕەمەزانی لێ قبول کردبین. دەینەوە سەر بابەت و باسی خۆمان کەوا باسی جەژن و زەردەخەنە و پێکەنینە و لە سەلەفی ساڵح و لە پێغەمبەرانی سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت لە خۆشیەکان خۆشیان دەربڕیوە و لە کاتی تەعزیە باریش بێگومان بای ئەوەندەی کەوا ناشکری نەبێتن ئەوانیش دڵیان تند بووە یاخود بە شێوازێک غەمبار بوونە کەوا بای ئەوەندەی کە ئینسان و مرۆڤەکان تووشی دەبن. بۆیە ئێمە لە جەژنین دەگەڕێنەوە لای جەنابی دکتۆر سەدرەدین باریسانی بە تەواشیحێک یاخود بە قەسیدەیەک بە قەسیدەیەکی خۆش دەست پێ بکاتەوە و بسمیلای لێ بکات. غڵامی دەرگاهی تۆم قوربانی حەضراتی تۆم فدای سنتی تۆم ئەسیری خاچی ڕێی تۆم ڕوحم لە ڕێداناوە یا ربی بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى
يا واسع الكرم بجاه آياتك التي مننت بها على الخلائق مذ كانوا من العدم رفار لاوي إسلام بس يا خاموشي تاكي كاتي آوات هاتوا كشورش برفاكي من قر قرآن مهابي سيما لا يا سائلين يا لا يا سيف راسي يا سائلا دانوب برلين غلامي درگاهی توم فدای سنتی توم أسيري خاشيريتم روحم لا ردنا غم بابر وشادي بي شديدم آزادي بي قرشا لطفي هادي بي تنام بشاهدا شاهي مكة ومدينة كنزي إيمان ودينا أو قوري مرسلينا ناوي محمد آمينا ناوي محمد آمينا صلى الله عليه وسلم خافداش داتو يا رب ما مستم محمد جنابت ئەگەر باز لەوە بکەین لە سەردەمانی زوو یعنی بەتایبەتی ئافرەتان ئەگە باز لەوە بکەین یعنی جێژنانەیان لەگەڵ ماڵ و منداڵ و تەنانەت پیاوەکانیشیان بە چ شێوازێک بووە و چۆن کردیانەوە بەڵێ وەکو گوتم ماشەڵڵا ئەو شاعائیرە گەورانەی ئاینی یعنی کە تەماشای کەلتوری کوردی دەکەین هەمووی کە لەژێر تیشتی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان نەریتە شەرعیەکان بووە تەسەوور کە دەیانگۆ سبەینیان دووس بەی سێ ڕۆژ هەفتەیەک مابوو لە بۆ جێژنە ژنان خۆیان ئامادە دەکرد یعنی شتی ماڵیان تەرتیب دەکرد و پاک و خاوێنیان دەکردەوە و یعنی ئەوان زیاتر پەرۆشی ئامادەکاری بوون لە پیاوەکان لە هەمووش خۆشتر ئەوە بوو داپیرە گەورەش ئەگەر هەبایە لە ماڵێ ئەو زیاتر دڵی خۆش دەبن بۆیە کە مامۆستا لە دەهات یان خۆ دەگەڕە کە دەچوو دەبایە ئەو داپیرە گەورەی پێشی هەمان بدیت بایە دەیگۆ وەرن بە قوربان تابم هەتا سەری ماز نەدەکردن لێ نەدەگەڕا بڕۆن یەک بە یەک دەبی سەری مازکردبانە ئەجا ژنان بەڕاستی دەورێکی زۆر زۆر جوانیان هەبوو ئەگەر بێت و لە ئێستادا کۆمەلگای ئێمە ئەو نەریتە جوانانە کە هەم ئاینین کە هەم کۆمەڵایەتی و کوردەوارین خەڵک زیندوان بکاتەوە بەڕاستی نەوەی نوێ و مناڵانی چاوکەشی ئێستاش کە ئەوشتان نەدیتە لێ ڕادێن و دەزان کە شتێکی زۆر زۆر گەورەیە هەر بۆیەشە دەبینین بەڕاستی ئێستاش یعنی منداڵ کە سەدای جێژنیان گوێلێ دەبی زۆر دڵیان خۆش دەبی جا بۆ ئەوەی کەەوە ئێمە لە جێژندا زیاتر دڵی منداڵەکان خۆشکەین باز و هەستینەوە ژنەکان وەکو ژنانی جاران زوو هەستن و ئامادەکاری بکەن و بۆ ئەوەی کەەوە ئەو منداڵانش زیاتر دڵیان خۆش ببی نەچن پاڵدنەوە و لێ بخەون و ئەوجا بڵێن کاکە ئەو ڕۆژۆک و ڕۆژەکان کە عطڵەیە نەخێر جێژنە عطڵە نییە جێژنە شعائرێکی پیرۆزی ئاینی پیرۆزی ئیسلامە و هەم کەلتورێکی زۆر زۆر جوانیشە لە ناو کوردەواری ڕێزی تایبەتی هەبوو بەڕێز بەس هەر لەسەر هەر لە لای جنابەوە ببینێمەوە چ بەسەرهاتێکی خۆش هەیە پێشەوەی دێمەوە لای مامۆستایان ئەگەر شتێکترمان بۆ بجێڕیەوە
واللهی جا بەسەرهات ماشەڵڵا زۆرە بەس ئەمە چونکە باسەکە تایبەتە بە جەژن حەز ناکەین لە تۆرە بچنە دەرێ بۆ ئەوەی کەوا ئەمە زیاتر بەو بوونە ئاینیە و نەتەوەیەوە یعنی بەڕاستی پابند بین حەز دەکەم لە ئیتاری ئەو جێژنە نەچینە دەرێ ئینشاءڵڵا مامۆستان زیاتر تیشک بخەنە سەر ئەو لایەنانەی کەوا گرنگی بۆ بۆ نەدەدرێت بەڕاستی عربی دەست خۆش بخوا بەڕێز مامۆستا ڕزگار جەنابەت لە ڕووی مێژووی لە ڕووی تاریخی یان با بڵێم کە بە حکمی جەنابیشت مەدرسە و حجرەت هەیە یعنی چ لەتیفەیەک ڕوویدایە یاخود بەسەرهاتێکی خۆش ڕوویدایە لە یەکێک لە جەژنەکان لە کاتی فەقیاتی خۆت یان ئێستا کە فەقێ و مەدرسەت هەیە ئەگەر لۆ مامۆستایان و لۆ بینەران بجێڕیەوە وڵی بە دەری مامۆستان گوتی خۆ شت زۆر ڕوودەدا بەڵام زاروێ ئیوەینێ بیژێڕیەوە ئەوە لەوە مەجلیسەکە و بەس لە هەندێک کشتی تاریخی کە لە کتابەکان باز دەکرێت دیارە کابرایەک هەبووە لە بادیە دەژیا لە سەحرا برین سەحرا نشینەکان مریشی زۆر هەبووە مریش میوانە چیدێ کابرای عرابی ئەویش دەرێت گوتمە خێزانەکەم مریشکە لە بۆ سەر بە بڕی سۆری کاتەوە جوان بینتە مەجلیسێ داینی ئینشاڵڵا پێکەوە دەیخۆی نێوڕانێ کابراش بە خۆیتی خێزانیتی دوو کوڕ و دوو کچیشیەیە میوانە کە دادەنیشتن مریشکەکەش حازرە و دەرێ باشە لۆ بەنۆ عەگلۆمان تەوزیعناکی بڕەک پێ بکەنین ئەویش دەرێ باش مریشکەکەی دەینتە پێش خۆی دادەنێ و سەری مریشکەکەی دەگری لە بۆ ڕێیز عائیلەکەیدان دەرێ الرەأس للرئیس ئەوە سەرەکەوە بەرەوی کەت پشتەوەی عەجزەکەشی دەڵێ ئەوەش لە بۆ عەجووز دەداتە پیرەژنەکەی خێزانەکەی دوو بارەکانیش دەداتە کچەکان وەرەوەی کەس دەفڕی دەستەماری مێردی و بارەکان لۆوی کوڕژی احتیمالی دەکەێت سەرێ لاقەکانیش داتەوی ئەو سینگ و باشەکەشی کە دەبینێت و درێوەشیان لە بۆ منە وەکو میێوان کابرا تەمەشا دەکات تەوزیعاتێکی وای کرد بەخۆی سەری ببەرکەتیان ڕۆژی دوێم دەرێتە خێزانی دەرێت 5 مریشکان حازرکە طبعاً ئەوان 5 کەسن بەوە بەخۆشی ئەوان 6 بەخۆش دەکاتە 7 دەرێت ئەو 5 مریشکەم لۆسەر ئەو هەفتەی تەوزیع کە ئەو جارەی بەبێ ئەوەی هیچ قەتعشتی تێدا ببی ئەویش تەمەشا دەرێت بە تاک دوتان تەوزیعکەمیان بە جۆت یعنی نەتیجەی ئەخیری تاک بیان زۆت بی وتی با تاک بی گوتی باش گوتی دوو کوڕەکان لەگە مریشکەچی ئەوە سێ دوو کچەکان لەگە مریشکەچی ئەوە سێ ئەتوو خێزان لەگە مریشکەچی ئەوە سێ ئەمن دوو مریشکیش ئەوە سێ کابرا تەمەشای لە میراتی زیرەک گوتی ناوەڵا گوتی ئەوهالەنێ گوت دەبی زۆر تەوزیعکەی لەی پەشیمان بوو گوتی بینەوە ئەو سارە هینانەوە گوتی ئەتوو لەگەر دوو کوڕت لەگە مریشکەشی دەبنە چار داکەکە لەگەر دوو کچەکەی لەگە مریشکەشی دەبنە چار گوتی ئەم نووسێ مریشیش دەبینە چار گوتی کاکە لێگەڕێ سەلامەت بیارە دەست خۆش بیاخوا جەنابی مامۆستا پاهێر یا ڕەبی بەخێوی هەر لە هەڵە بجەوە تاوەکو هەولێر هەر پێم خۆشە یعنی حکمت و فەلسفەی تەکبیرە بزانین ئەو ئەڵڵاهو ئەکبەر و ئەو شەعیرە گەورەیە ئەو سرودە خۆشەیکەوە لە جەژن جێمان لێ دەبێت و ئەگەر لەتیفەیەکیش هەبی دواتر پاشەوەی بۆمان باس پێ سپاس دەکەم وەڵا تەکبیر لە حاڵەتی سەرکەوتن و نەسر و خۆشی و ئەوانەیە جەژنیش خۆشیە وەکو مامۆستا جەنابی مامۆستا ئەحمەد ئیشارەی تێ کرد ئێمە دوو جەژنمان هەیە لە دوای دوو فەریڵە و عیبادەتن یەکێکیان ڕۆژی مانگی ڕەمەزانە کە سەر ئەکەوین بەسەر نەفس و شەیطان و ئەوانە اینجا لە حەدیثە هاتووە لە هەموو شەوێکی ڕەمەزان خوای گەورە لە چەندین کەس خۆش دەبێت و لە ئاگر ڕزگاریان نەکات لە شەوی جەژن بەقەدەر هەموو مانگەکە خەڵک ئازاد دەبێ ئەوانە لەبەرەوە ئێمەش لە خۆشی ئەوە تەکبیراتەکەین و دەسەلمێنین دەڵێن خوا لە هەمووان گەورەترە لە هەموو دەسەڵاتی گەورەترە و سرودی الله ئەکبەری جەژن و بە تایبەتی سوورەتی ڕەحمانیش یعنی تاموبۆنێکی هەیە ئەگەر یەکێک لە نوێژی لە مزگەوت لە هەر مناسبەیە قورئان بخوێنێ سوورەتی ڕەحمان بخوێنێ ئاخرەکەی هەر ئێواتەوە بۆ سەر لەحنەکەی جەژن ئەو دەقەمان پێوە گرتەوە عەزیز بێت ئەگەر شتێکی خۆش بۆ بینەران و بۆ مسلمانان لە کاتی خۆی لە کاتی گوند و لادەکاندا شتێکی وات لە یادمان بێت لە جەژن لەتیفەیەکی خۆشی واقعی بەڵێ مامۆستاجان دەست خۆش بیا ڕەبی جەنابی مامۆستا شێرزاد ئەگەر باز لەوە بکەین یعنی نەفس و شەیطان واز لە ئینسانەکان ناینێت مەگەر خوای پەروەردیگار کەوە بە شێوەیەک لە شێوازەکان لە مانجی ڕەمەزاندا شەیطانەکانی قۆڵبەست کرد بەڵام ئێستا جەژنە چۆن ئێمە وا بکەین
لەسەر ئەو ڕێڕەوەی خۆمان بڕۆین کەوا ڕێڕەوی ئیسلامەتی و تەقوا و ئیمانداریە و نەسیحەت و ئامۆژگاری جەنابەت لە کۆتاییەکەی. طبعا ئەو چەند ڕۆژێک کە ئینسان بە ڕۆژی دەبی لەو مانگەی بەڕاستی تەدرێبێکی عملیە کە ئینسان بەڕاستی زەبتی نەفسی خۆی بکە. ئەگە ئینسان توانی لەو مانگەدا غەیبەت نەکە، درۆ نەکە، قوتان نەکە، قسەی زیاد نەکە و کاتەکانی خۆی بە فێڕۆ نەدا و خۆی بگرتەوە لە خواردن، خۆی بگرتەوە لە شتی بێکەلک و نوێژەکانی هەموو بە جەماعەت بی و قورئان بخوێنی کەواتە بەڕاستی ئەوە ئیستیقامەتی یعنی بەرەو ساڵح بوونی گرتووە ڕێک ئەو ڕێیە کە دەتباتە باشتێ. ئینسان عادەتی وایە بە 30 ڕۆژ دەبێ عادەت بگری، بە 30 ڕۆژ دەتوانی تعود بکری بەشی. ئێستا مەسەڵەن ئەتو هەر دەرمانێکی دەنووسی خۆ لە مانگەشی زیاتر لۆ ناسی دکتۆرەکە دەبی بە 30 ڕۆژ ئەتو زاڵبی بەسەر ئەو هەموو نەفسە سەرکەشە و ئەو هەموو خووە خراپە و ئەو هەموو عادەتە خراپانی کایتت. بەڵام گرنگ ئەوەی ئەتو لە پاش ڕەمەزانی ئیستیقامەتت هەبی. سان چۆن ئیستیقامەتی دەبی؟ بەوەی ئیستیقامەتی دەبی چ بەرنامەیەکی داناوە لە ڕەمەزانی بەردەوام بی. ئەو زۆر گرنگە. نوێژەکان بە بەردەوام لە جەماعەت بکە. وەڵای ئینسان پاش ڕەمەزانێکە دەسێ مزگەوتی زگت بەخۆی دەسووتێتەوە دەبین هەرە 5-6 نەفەرە پێش ڕەمەزانی تێنەوە باخی تەردی هەموو خەڵکە چێوە چوو ئەو گەرم و گوڕی و قەرەباردی چێوە چوو ینی بەڕاستی زۆر ئینسان بەوەی متەئەسیر دەبیتن. زەبەڕاستی بەوە ئێمە ئیستیقامە دەگرین ئەو بەرنامە جوانەی کە لە ڕەمەزانەدا نەکا کە بەردەوام بە کەواتە تو پێ دەکرێت مۆزەف بی هەر شتێک بی دەتوانی قورئانی بخوێنی، دەتوانی زیکری زۆر بکەیت، دەتوانی بچێت جەماعەت، دەتوانی کاری باش زۆر بکەیت. کەواتە لۆ لە ڕەمەزانێ پێ دەکرا ئەخەما مەسەڵە گەرم و گوڕێکی کاکە گەورم و گوڕی ئەگە لە ناو دڵت سابتکەی هەر بەردەوام خۆی گەورە پێ دەبەخشیتن. زەبەڕاستی زۆر گرنگە ئەو وعد و پەیمان و ئەو سیستەمە جوانەی کە لە ڕەمەزانی پەیڕەومان کرد بەڕاستی لە پاش ڕەمەزانیش پەیڕەوی بکەیت کە تو نازانی کەنجین دەمری لۆ بەو گەرم و گوڕێ و بەو دڵ پڕ ئیمان و جۆش و خڕۆشەوە بە خزمەت خوای خۆت نەگەی کە ئیشاءڵڵا خوای گەورە لە هەموو لایەکیشی قبوڵ کردی و خوای استیقادەی سقامە هەمووشمان بدە یا ڕەبی. قسەی خلاصی و لەتیفە و قسەی خۆشمان بۆ بژێڕە و نایمە لای جەنابەت لە بۆ منت هیچ نەکردیان لە بۆ من هیچ نەکرد جەنابی مامۆستا شتێکی بەبیر هاتەوە لە کۆتاییەکەی چی پێ بجێڕەوە مامۆستا خالی شتە چی في قولوجەکەیان لۆ بجێڕەوە بێڵە في قولوجێکە فەرموو مامۆستا فەرموو. ئەمە تەلەبە بووین لە کولێ شەریعی طبعا ئەوانی لەگەرمان بوو ناموشعی کە دەچوون ئەو لە هەندەسەی بوو ئەو لە طب بوو ئەو لە علوم بوو ئەو لە نازام چ بوو هەمووی لۆزی تێدا بوو ئەنی ئەوە بایۆلۆزی نازام مایکرۆلۆزی و نازام ئەوە جیۆلۆزی ئەوە بوو وەڵا کوڕەکمان لەگە بوو ناوی کاکە زیاد خەڵکی تێراوەی بوو کاکە زیاد بزر بوو ینی سوبحان الله نەزام ماوە نماوە ڕەبی ئەگەر نماوە خوا غرقی ڕەحمەتی خۆی بکە یا ڕەبی. زۆر ئەنتیکە بوو کوڕەکی لە تەنیشت بوو گوتیێری جەنابەت لە چێ دەخینی گوتی وەڵام لە بایۆلۆزی دەخینم گوتی ئەدی ئەتۆ کاکە زیادیش لە کولێ فقه بوو لە نەزەف گوتی ئەمە لە فقهولۆزی دەخینم. مامۆستا خوا پاداشداتەوە. جەنابی مامۆستا ئەحمەد شتێکم بیست کەوە بەسەرهاتێک هەیە بەڵام ناوی کەس نەینین کە باز لەوە دەکرێت گوتبووی زەمزەمەکە الله ئەجا ئەوە چی ئەو زەمزەمەکە الله و ئەوە چۆن ئەگەلۆمان باز بکەین سپاس دەکەین. پێشی ئەوە بجەڕمانێ مامۆستا قسەی بیرە نامۆکە نیشانەی گیرابوونی عیبادەت کردنی عیبادەتە استیقامە بەردەوامیە. ئینسان زانەکانە فەرمووکە بیە بزانە ڕەمەزانی لێ گیرابووە سەری دوای ڕەمەزان کە ئەگەر بەردەوام بوو مەعنا لێ وەرگیراوە. ئەو استیقامە و بەردەوامیە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێکی چاکە ئینشاءالله خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بە. ئامین. ئێمە لە بەغدا بووین کابرایەکی میسری لە مزگەوتی عوسمان ئەفەندی بوو لەگەڵ یەک دوو مامۆستا ئێرە لەو چێنتر ناوێن ئەڵێم باش بەڵام ڕۆژێک ئێنەکات زۆر پێکەنی کابرای میسری کە لێ خزمەتی کرد کابراایکی قەڵەوە بوو تان بەچی پێگەنی ئەوان عادەتیان بوو کە دەستێش دەگرێت گوت مزەمزیم ئەوان وانە میسریەکان ناگو مزەمزیم تۆش دەگوت ئەجمەعین مەسەرەن قسێکی وا دەگوت بەڵام کە هات کابرای میسری زۆر پێکەنی دەرگاگوات پێکەنی پێکەنی شتان چی ڕوویا بە عەرەبیتی کوڕان برادەرەی ئێوە من دەستنوێژی کردومە مزەمزیم توێتی زمزمەکە الله قسەیەکەم بیراتە بوومەێ ئەوە
چونکە جەژنە بەتەکیید لەوە شتێکی خۆشەوی جەڕ بەڵێ فەرموو ئەمە تعزیە بەس تعزەکە کراوە بە پێکەنین بەڵێ تعزەکەی وا لێ هاتوو کە کوڕێکە بوو لە گەڕێکی من زۆر دایکی خۆشەویست دایکی گوت دایمە لە باوەش ماخێ گەورە بوو ئەوە پیاوێک بوو گو هەموو شوێ تۆز لە باوەش ماخێەوە من خۆشمێ ئەو ئەوە منی خۆشێ ساڵە چ بۆ خارج بڕوا بۆ خارج من یەکسەرە برم بەمری گوت تەکلیفی لێ بکەم زۆر بێت هەموو شتێکم تاوا کرد تازە ئەڕۆم بەڵام دایکم لە بیر ناکەم واکەموانە ڕۆی بەڵام کە ڕۆی ماوەیەکی زۆری پێچوو دایکی مرد تەلەفۆنیان کرد دراوسێکمان لێ و پێی بڵێ لە دایکم بردووە خبرەکەی بات ئەمیش کتی کاتۆ جێڕاوتی نمزانێت چۆن پێ بڵم چکم قەت شتانم نەکردووە چون دانیشت لێ هەرخوایە چی پێ بڵم هەر باوام کردووە خۆموا لێ کردو دەستوا لێ کردووەمانە ئەیزانی بۆ شتێکاتم نیژار نەمەوەی دوایی کتی بۆم باسکردن دایکە زۆر خۆشەویست دایک لەگەڵ دایکتا بیت والله پێکەنی مامۆستای پێ نازانین چییە ئەوبەری بزانم لەوە چ تێوگەن دایکە زۆر خۆشەوێتی بەرەڵا زۆر خۆشە معلومە ڕەڵامە ئەی بۆ بەجێ دێشوێ ناوە دیدەوە تێگەر جارەکە بینی تۆ دوو تف لە ناوچ یاری تەواو نایدۆزیەوە ئەگەر جارەکە بینی تۆ دوو تف لە ناوچانی من تی بۆ تێڵا مردووە تێڵایتە بۆ خۆی دەستی کرد بە پێکەین لە جار مەکتیان زانە دایکی مردووە خۆیە خۆشێ بەس کەوای پێ خوا لە دایکی خۆش بێ ئەرەڵا خوا لێ خۆش بێ ڕەحمەت خوێنی یا ڕەبی مامۆستای بەڕێسمە ئەستەخاری فەرموو وەڵا هەر جەنابیشت خەریکە بەرنامەکەشمان کۆتایی پێدێت بەڵام جەنابی مامۆستا سەدرەدینیش جەنابی مامۆستاژ ئینشاءڵڵا شتێکمان بۆ دەکەینە ختامه مسك إن شاء الله فكري لو كاتو فرما مصطفى بله والله ما دائما موضوع جەژن و شتانە خەڵک پێم خۆشە ئەو فەرقەش بکاتن یعنی جەژن ینی ڕۆژی خۆشیە ڕۆژی پێکەنینە ڕۆژی چاکبوونەوەی و دڵخۆشی و کەیفخۆشیە و ڕۆژی دیکەش بە هەمان شێوە ڕۆژەکان ئینسان لێک جوایز کاتەوە بەڕاستی یعنی دائما لە ڕۆژی جەژندا تا پێی دەکرد مەسەلەن سەردانەکە پێکەنینەبی قسەی خۆش دەبی ئەوانە دەبی یعنی ئینسانێک لە ڕۆژی جەژندا ناکرێ خاستەنەوانەی تازیێبارە دەبێت تازیە نوێ دەکەن و لە ڕوو شەرعدا دروست نییە یا خود جەنابی مامۆستا فەرمووی ئێستا سەر خەبران بەڕاستی ئەو شتانە شتی ناشەرعین یعنی تۆ ڕۆژی خۆشیت با خۆشی بی ڕۆژی ناخۆشیش ناخۆشی بی یعنی نەکەی ئەو ڕۆژەی کە زۆر ڕۆژێکی خۆشیە هەل لە ئیسلامیشدا مبارەکە ڕۆژەکە کەچێت تۆ ڕۆژە بکەی تازیێباری و ناخۆشی و ئەو شتانە دروست نەبی خۆشە جالوی بەڕاستی مەش لە منتەلقی ئەوە ینی قدیمە سەلەف شتێکیان دەفەرموو دەفەرموو ليس من الأدب دەیانگۆ لە ئەدەب نییە ئەگەر ئەتوو چیە بوستان عیبادەت بکەی یعنی وەسەرەوە کوبرەی دابنیشی جەیەک جێی خۆشی بوو نوزهەبی و کە چێت و دانیشی وێن و کوبری شتێکی دیکە بکەی جوایز لە خەڵکی دیکە باشە بەڵکو لە ڕۆژی پێکەنی ناپێکەنی دەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دنیایانەکە باسی دنیای دەکرد باسی خواردنیان دەکرد فەرموو حەزم لەو شتەیە و باسی دینیانە کرد هاتە مەیدانەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم جەڵەوی ئەبرەکەی دەگرت و لەوەی باس دەکرد یعنی وەنەبی بێ قەطعی عالەمێ بکا بەرەوە بزانی چۆندە کەسێ هەن عەبوسە نەفێ دەکەنی نەقسان دەزانێ هیچ یعنی وازانی دنیا بەس یعنی بریتە لە یەک نەمەت و تەواو ئەوە قسەیەکی کورتە لەو کە مامۆستا ئەحمەد لە بەنگلادیشێکمان هەبوو لە مزگەفتێ ڕۆژێک هات شکاتی لە فەقیەکان کرد سەرچی ئەخ شکاتەکەی تێلە دەگەشت مشکلە ئەوە ئازەمانی ناو کوردی باش نەدەزانی ئەمیش فەقیەکەم بان کرد وتبرە چتان کردێ جەریمە بەرامبەر چۆڵە مامۆستا هیچمان نەکردو و ئاگەم ئەوە دەزانم شکایەتەکە بەس نازانم چ دەرێ یعنی تێی ناگەم ئەوش هەر بەحسابی خۆی بە هەموو نەوع ئیشارەت و شتێک قسەی دەکرد هەتا تو تێ بگەیت هەمیش تێ نەگرت ناچاری ئیستیعانەم کرد بە کابرایە کە ئینگلیزی دەزانی و تو بەرە بە ئینگلیزیەکە تێی بگەینەم دەزانم بۆ شکایەتی دەکات عەزیەتیاندایە بەس نازانم چییە ئیشەکە تێ ناگەم وەڵای شتیار بوو بە ئینگلیزی قسەی لەگە کردو ئەویش بەو شەڕە ئینگلیزی دەزانی گوتی مامۆستا ئەوە بە پێی سیستەم چی کردیا قاپەک برنجی هەرگرتیا
على أساس بين جمعة والأخوي دخوا وترتيباتي دكا قوتي برنجكان خواردية فقيه ماستيان لولا زيدانا أويش يستعدري كام برنجكم ضلين أو بخوي ماست بوا أما تسمع لنا ذا تقدرش كاتي حالي خوي دكا ضلين كاكا أمن برنز بليك راي تماس أخو وزعه خنار والله وده بعلاجك بليف كما مستحي والله مش قلت بكاكا أشهد بالله بري حقيقتي فقيس بيني ده سنت برنج لو دايما نا برنج نا او يشبه برنج حلابي قلت سبيني السلازه شنو له بازار اذا كان قسي كان كليلي هبي بله كليلي هبي كليله دهرشت كليل كاكا كليل بخوا يشي فقيان او هاي بيته برسيه لبردي نرم تربيدي اخواته بله اتو بتمايو ما باتهم بروجي اتو برنج اللي بكريت ما استو اتو بيبي كنا من قليب خي والله يكسر كليله كمان دادستو كاكا وكليله استاش بله كليله نقوته ايدي برنج اللي ودانا هر برنج ماس اللي ودانا هر ماس بخوا كليلي نبي دقوري والله بس باسي وقت قلت فقيه برسينا ما مستا بيكني كده تشتكي ببيل هاد بيتوا ما مستا بره نعم سليم مستوى بره بس مو ما مستا بس مو ما مستا ما استوى شيء اوكي وشي تفكيت لا والله بقصي بيكني بلا قال بلين ثاني اشتغل فرمو زنا ما مستا دايكم جراي وانتي لمالوبم بس منو ما ملعبو دايكشم تشوف ديالو كاتا وشن بو اشكن ايام بديشتو كا ميوانا كا ضريبكا تدي ميوانا كا ملاعب وملاعب ديغو هاتو بو برسيار ولا مام تيار هاتا خوارو تي تشيلي دادا ثم الله ما مستايلي تكسكيلين تمنا تشوز جيرو درجايا بيم قلت ما او ما مستاياتو سلامي كتي سلام علي ما مستهرت خوتي ليتي بالك كسكيلين يتينا السوداني تماوس قصيه كيف ودا جرمانه بس كسكيلين يتينا خيلين تستشاجر وايغوت تكي او وايغوت من بتاهم تشام بو برن دو تشام بو برن بو عندان بس دو تشام بدو زاربرت بوي هرجع عليه شو زعلم شي قصدي دو بيالا غير بدو جاري بردي هنا تو انا دو شاي بدو جاري بدو جاري هالسنه يك شاي لسه داينا وهاتو زاري بيالا كاش بدو جار بوي كبزان تيبقى بزان مساله في كابراج ما مصايتي ما مصاب بخد زاني من خزاني من بناوبان لما تيقا عفرتي تشاكو عفرتي زور بناوبان زور بريز وتشاكو انجا تندها جار مياني بو بريكد من نمزاني براسي بدو اي خوي فيهم تيميان بو بريكد برنج مقرص كدو كاتو اشتانا كم دوای ككريت بوم بدون نمشي تو بزاني ولا جيان تجارة كان نصايب سي بوم مزقود كبيلان بدانا نبي تبيتون رازق تيوش تاعنا رازق يعني ما مصايب جرايا بوم ما مدير ما ملاهي قبل تقولوا عالم بو تي بوي جرايا وانا وش تاعنا دا تي ما مصا بين بين ما تكسو اشتري رقم مثلا شقق انت يلا تي جا روي نعاقشي نبو تي روي تجا قشمت شق تاع حساب ما روي لازم بكلت هنا قلت هذا علاش روي زور بانك نقرا وهات مقرا ورو بالسوق بانك ما كنت لما خلقي ديك خلقي ديك زوزو بينات تيك شو ديك من بو بينانو سام خوش نروش قري كيف صري خو معكم يلا انا سام معك هالروي تجيش اصل برزايك برزايكش حني جيش ما جيش اصل ليجي تبقى قطع زنا جيبي تيار بانك رانا وصاتي بيم قلت تو راس بس ميرو قينا بس ميم برزان بوسي عازو يعني نظري بوسي عازو تشمو بيشو نظري بوسي عازو لازم بس عازبي باش متسنوخت او هم رزق احترام لاخوته لميوانته لك السكاري قلت ساتو شقتي اللهم بس شقه قاعد هذا سريع شقتي ما هو هاي كذا يصير من عليك تي لسه شقه ياتي ولا السياره انت يلا بقرب تاخرت يعني تاخرت يعني شقه انت يلا بقرب ايش بس يرجع جنبه هنا ونسا هو بيربو جا تي ما وصل داشو كبير تي ما مش مقول زوج شايف بس خوش بس تخش بيا ربي جناك ما وصل احمد بقول بسر قصي جنابي ما وصل الشيزات پام لرمضان براسي پام كان زور جورنا بله هم پامي عينينا هم پامي كوملايتينا لرمضان ده پیغمبر صلى الله عليه وسلم فرمان دك تفرمي اگر لرمضان ده بروجوبون كسك جيوني بيدان بلين من بروجو او من پیداله کمروی مسلمان نابی زبان پیز بید او من پیداله که لرمضان چون پیر زمان گرتم من دکا لخراپا لجویندان لتشهیر لقصی بیمانا لپاش رمضانش اما لسر اونری تجوانب رابعین يعني پرورده بکرین رمضان براستی مدرسه که فرقه که مرو فیر زور شتی گوره دکا او شتا گورانه همو پیامن لبو
کۆمەلگا لە بۆ ئەوەی کە هەموو ئەو شتانەی کەوا کۆمەلگا پێجوان دەبی بەڕاستی لە ڕەمەزاندا پێغمبەر صلی الله علیه و سلم فێرمان دەکا گرنگە ئێمە لە پاش ڕەمەزانیش لەسەر ئەو نەریتە جوانانە بەردەوام بالتأكيد جناب مامۆستا سەدرەدین جنابت بارك الله فيكم والله ئەوەی کە زۆر گرنگە مامۆستا ئەحمەدی بەڕێز مهمترین شت ئیستیقامە لە پاشی ڕەمەزان و پاشی هەموو عیبادەتەکان ئینسان دوعا بکە خوای گەورە ئیستیقامەت و عاقبەت خێریمان بداتێ ئەوەش وسائلی خۆی هەیە وسائلی هۆکارەکان الصحبة الصالحة برادری باش مەجلیسی چاک دائما لە ڕەمەزان لە مزگەف بووی لە مامۆستا بووی لە مۆبایل لە تەلەڤیزیۆن متابعی بەرنامەی چاکت کردیە متابعی قورئانت کردیە الصاحب الساحب ینی وەکو دەڵێن ڕاد دەچێشی برادری باش و بە پێچەوانەوەش برادری خراپ لە بۆ ئیشی خراپ ڕاد دەچێشی باشترینی برادر ئەو ڕۆکە قورئانە یعنی قورئان ئینسان ڕۆژانە بیکاتە ویرد بەیانیان شەوان ببیتە ڕەفیقت هاودەمت وەکو لە ڕەمەزانێ ڕەفیقت بوو لەگەر ئەو قورئانە بژیەی لێی تێبگەی متابعە بکەی حیفزی بکەی هیچ شتێک وەکو حیفزی قورئان نییە دڵنەواییت دەکات لە ناخۆشیەکان خۆشیت پێدەبەخشی و یعنی پەیامەکی تایبەتیشم هەیە لە ئەو خەڵکە کە دوای حتمەن کە ئێستا دەمان بیننەوە ئینشاءالله یعنی یەقینیان بی ئەو مەجلیسەی کە ئێستا دەبینن ئەو مامۆستا بەڕێزانە و ئەو ڕازانەوە ئەو قسە خۆشە و قورئان و حەدیث و تێکەڵ بەسەرهات و ئەوانە یەقین مەجلیسی مسلمانان ئەوەیە لا ئیفراتە ولا تەفریط نە توندڕەوی تێدایە نە شلی و یعنی دووربوون لە دینی تێدایە ئینسان ئەگەر بەڕاستی لەگەر قورئان بژێ لەگەر ئەهلی ئیمان بژێ هەم خوا لێت ڕازی دەبی هەم دنیاکەشت شادە بەڕاستی بەڵام کە بە دوورکەتیەوە بەقەدەر دوورکەوتنەوەت ئەتۆ عقوبە دەخۆی سزا دەخۆی حالەتی نفسی تون دەبی مشکلەکانت لۆ گەورەتر دەبی قەت حەل نابی کافیە برایەکی مسلمانەتی یەک دوعای خێرت لۆ بکە کە بظهر الغیب خوای گەورە قبولی دەکا ئینشاء الله ئەو زەهر وەک باسمان کرد یعنی ئەمە هەم نەسیحەتیشمان هەیە سرود هەیە فەرمو قسەی خۆش هەیە لەو قسانەی برێن مامۆستایانە باسییان کرد ئەوم بەبیر هاتەوە کات خۆی کە لە بەغداد بووین ئەو تەڵەبانی لەگەر پێکەوە بووین یەک دوو تەڵەبە چوون تەماتە و خیاری بکڕن هەتا خواردنی حازر بکەین وەڵا هاتنەوە پێ دەکەنین بەس پێ دەکەن گوتیان وەڵا ئەمە نەمان دەزانی برین ئەگەر تەماتە و خیار هەڵبژێرین ینی بە کەیفی خۆمان چ برین گوتیوتمان ئەکو تەماتە بالانتخابات صاحبی دوکانەکەش گوتی یا بە هذا دیموقراتیە یەمکم ئەوە لای خۆتانەوە دیموقراتیە ئەوە شتی وامەنێ و زمانی برین پێش 2003 ئەوانە والحاصل يعني ژیانی قصدم ئەوێ ژیانی ئەهلی علم یان ئەهلی دین بە تایبەتی فەقێ تەڵەبە فقيه حجربي يعني طلبي علومي شرعي بي لمعهد بي لكلية بي يعني أثرتي ابن عباس لبيرة أجر صحيح بي دفرمي مراجعة كردني بابتي علمي شرعي يك بابت بقدر 1000 ركعة شونيش خيري هي يعني أوسية لبروي أو علمة أو زانستا مراجعة كردنوي قرآن والسنة وأوان خيري عامي مسلماناني تدا لقروا قصي خوشش دكينو بيش دكينو خواهي قولي لهم لا يشفر كان يا ربي كوتا قصد من جنابي ما مستاي بلام بپرسیارێک عفو چەندە پێویستە لەو جەژنە و ئەوجا عفو بینی کوڕ و باب دایک و کێچ ژن و مرد و لە سەروی ئەوانیشەوە حکومت لەگەڵ ئەو جیراوانەی کەوە هەن دواترش قسەیەکی خۆشی کۆتای پێدەنین بە سرودێک لە لای مامۆستا فەرموو جەنابی بەڵێ سپاس مامۆستا وەڵا یەکێ لە ناوەکانی خۆ العفووە إن الله اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا لبروا هر كسيك عفوك أو للاي خوا إن شاء الله مقامي برزو إن شاء الله خوايش أو عفو دكا بويا باجوايا هموما يكتري عفو كين ومن تو كاك جوهريش عفو دكم ترى تأخير وشتي أو أنت دواي أو حكومتيش براستي جوركاني ولاد ئەگەر چاوێ بخشێنەوە بە حاڵی ئەو زیندانیانەی کەوا لە زیندانەکانان ماڵ و مناڵیان بەجێماوە لەو بێمەعاشی و بێکارەبای و بێنەوتی و ئەوانە ئەگەر کەسێک یعنی حەقی خەڵکی لەسەر نییە بە تایبەتی یا مدەی سزنەکەی تەواو کردووە بە عەفواتێکی عام گەورەی بنوێنن دڵی میلەتەکەیان خۆشکەن من وازانم کارێکی گەورەیان کردووە و خۆشی بخەنە دڵی مسلمانان و میلەتەکەی خۆیان لە هەموو شتێک باشترە. مامۆستا خالید باسی فەقێکە و کابرای بەنگلادێشی گێڕاوە منیش لەوێ شتێکم بیر کەوتۆ ساڵی 93 و 94 من لە مجەمەعی باریکە بووم لای عەربەت بەس ئەچووم لە هەڵەبجەی تازە قەزای شارەزوری ئێستا لە مزگەوتی مامۆستا حەسەن شەمێرانی مزگەوتی حیڕا لەوێ مەدرسەی ئیبن سەلاحی شارەزوریمان هەبوو لەوێ دەرسم بە فەقێ ئەوت من
أشوم يعني لو روشتم بو أوي روزانة درسنا فكان نودو صار كم؟ نودو سو نودو شهر يعني جرانية كان حتى نودو بينس يعني والله يتر ما مصاب الرزق كان وتيان ما مصاب طاهر تو سەرپەرشتی ئیدارەی خواردن و ئازوقەی ئەو فەقیانەش بکە چونکە گرانی بوو مامۆستا کیلۆیەک گەنم بە 12 دینار بوو ئەو کاتە ڕۆن بە نەزانم 70 دینار بوو شەکر چی حەد نەبوو هیچ نەبوو مامۆستا اینجا ئەو مەنتیقەیش هەر فەقیرن ئێستەی زەر فەقیر خەڵکی زۆرمان هەڵە بجە و شارە زور و ئەوانە خەڵکی زۆر فەقیری تیا بوو وەڵای تر ئەمە مامۆستا ئەحمەد بۆی گەڕامەوە من بیرم چوو بوو ئەمە وتم ئەحمەد من شتی وام نەکردەوەتی بە قورئان کردوتە باش مەلا ئەحمەد ئێستا لە سەی سادقە ئیمام و خەتیب بە مامۆستا قاچینی هەر لەسەر دەستە ڕۆ ئاوایی هەر ئیتر هەر زۆر کوڕێکی زۆر زیرەک خۆشڕوو خۆشکەیف ئەوانە ئیتر وتم مەلا ئەحمەد من شتی وام چۆن کردەوەتی بە قورئان مامۆستا کردوتە دەوێتم فەرموو وتی مامۆستا جارێک زۆر برسی بووین فەقیەکان وتیان مەلا ئەحمەد مامۆستا تاهیر تۆی زۆر خۆشەوێ تو خوا تەکلیفی لێ بکە با تۆ ئازوقەمان بۆ زیاو بکە وتی منیش هاتمە لای تۆ سەڵاوم لێ کردی وتم مامۆستا گیان ئەوە داوای خۆم و فەقیەکانە و ڕەحمەتی خوا لێ ببشکم تۆزێکمان بۆ زیاو بکەن وەڵی هەر مردین لە برسانە و وەسعەکە ئاوایە و ئەوانە و منیش وتم مەلا ئەحمەد وتی بەڵێ وتم وەرەقە و قەڵەمێکم بۆ بێن یعنی ئەمە من وتومە وتی وەڵا وەرەقە و قەڵەممان بۆ هێنای تۆش نووسیت بەیانی نان و چایی نیوەڕۆ چای و نان ئێوارە هەردووکیان کێ قبوڵیەتی هەرەوە چێ قبوڵی نەخوا حافیزی بێ وەرەوتم مەلا ئەحمەد گوتی بە قورئان مامۆستا واو وتم چی بکەم کە نەبوو چی بکەم مامۆستا وەڵی مامۆستا بە قسەی توش دەچی دەڵێ بە قسەی تۆ دەچێ چاکە مامۆستا ئەگەر ئەوە قسەی من نەبێ قسەی کێ چی شێرێ ئەتوانێت قسەی وا بکات مامۆستا چاکە وەکو مەلایەکان نەکردووە چی مەلایەک جارێک بڵێن تۆ بوو لە شوێنێکی على أساس دەیگۆ فەقیرن ضەریرن خۆی کرد بۆ فەقیر مەلایەکی یعنی سائیلێک بوو بەس شارەزا بوو لە زمانی عەرەبی دەیگۆ فەقیرن ضەریرن مامۆستای مزگەوتیش هاتە دەرێ گوتی ئەحمەق بە غەڵەتی مەخوێنەوە بۆ بە مبتەدا و خەبەر ناخوێنیەوە بڵێ فەقیرن ضەریرن گوتی آخر مامۆستا من بە تەقدیری ئەرحەمووی دۆ دەڵێ نەیزانی لەوی مەلاترە هێشتا گوتی بە تەقدیری ئەرحەمووی دەڵێ بەڵێ مامۆستا ڕزگار باسی فەقیەکانت کرد ئەمە دوو مامۆستاینە پێکەوە مامۆستایەکەم لەگەرە ڕۆژی عەلیشێکی باش یعنی بە منداڵێکی مەراژن بە منداڵێکی جیرانی نارویە ناو زەمیدەی فەقیەکان وەڵا ئیدی مودەتی بەسەرچوو بوو ئەمیش ڕۆژی فەقیەکان گوتیان مامۆستا گۆژتمە بەس وەڵی لە ناو زەمیدەی لالۆنێکی تێدایە گوتم بابە ناو زەمیدەی بئینگۆیە بخۆن هەرچی نەمادن ناو زەمیدەی ئینگۆ بیدە بئینگۆ بێ وەڵا ئەوانیش پوختە هیناویان لێیان نابوو خوا وەڵا ماوەی پێچوو گوتیان وەڵا مامۆستا دەرێ عەلیشەکەی من لە ناو زەمیدەی بۆ نەما چێ خواردیچی مامۆستای گەرم گوت ئەمیش گوتم کاکە ئەوە چییەوە خێرە ئەوەنج ئەمنیان کردە حەکەم بە حیساب وتی وەڵی مامۆستا مەش زمان گو ئەو ڕانەنە ئیمریشی نییە گەورەیە ئەمیش بایم کردن گوتم کاکە شتی وا هەیە گوتیان مامۆستا عەرەسا من حەکەم وتم وەڵا برام گلەییم هەیە من ئەوە گوتیان کو گوتم بابە دەبا میشتان بان کرد بارەوەی نەکبەتە لێوە تا خواربایە وەڵا عەلیشەکەی مامۆستا ئەو هەڕۆیی زایع بوو تەبعا ئەتم کەوتە من دەستی فەقییان بەس خوا دەزانی چی بەسەراتی ئێستا مامۆستا جەناوەتی چت نەماوە لەخێر جەناب مامۆستا خوا پاداشتان بداتەوە بە سرودێک و کۆتایی پێدەنین ئینشاءالله بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەو ئەندازەیە دێنە کۆتایی ئەو بەرنامەیەش لێرەوە دەمەوێت سوپاسی یەکەی مامۆستایانی بەڕێزی ئامادەبووی ئەو بەرنامەیە بکەم و هەروەها ئەو مامۆستایانەشی کەوە لە بەرنامەی پەیامی دڵان بەشداریان کرد و دەمەوێت لێرەوە سوپاسی بەڕێوەبەرایەتی مزگەوتی فیردەوس بکەم لە شاری هەولێر و هەروەها خوای پەروەردیگار پاداشتی برایانم لە کۆنتڕۆل و کامیرەوان و هەروەها بەڕێوەبەر و هەموو ئەو ستافە بەڕێزەیکەوە لەگەڵمان ماندوو بوون لەو بەرنامەیەدا تا لە زنجیرە بەرنامەیەکی تر و لە بەرهەمێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بەخوای پەروەردیگارتان دەسپێرین بە کۆتایی هاتنی ئەو سرودەیە ئێمەش دێنە کۆتایی تەواوی ئەو بەرنامەیە وەسەلام عەلەیکوم ورحمة الله وبركاته. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم
الحمد لله منشي الخلق من عدم ثم الصلاة على المختار في القدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم درج صلاة سلام هردم لسر أحمدي هم آل أصحاب ير أمتي محمدي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي واغفر لقارئها وسامعها والمسلمين جميعا أينما حضروا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم خوش بی إلهی لوای ایغت جلیتی لوش كمولاي صلي كرد ويردي دمي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم هەتا تەجەلی خوا لە عالەما بکا ظهور بە ئاگری گوڵی چەمەن چیا بدێتە کێوی توور فریشتە و ئادەمی بڵێن هەتا ئەبەد لە خوار و ژوور سەڵاتی حەق لەسەر شەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە غارەکە